ئەم کاتتان باش من کامەران حاج عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر کاری نەخۆشخانە تایبەتیەکان لە هەرێمی کوردستان بەر لە 2 هەفتە کچێکی تەمەن 13 ساڵان لەگەڵ خێزانەکەی سەردانی نەخۆشخانەیەکی حکومی دەکات پێی دەڵێن دەردەکەت لای ئێمە چارەسەر نابێ و پێویستە سەردانی نەخۆشخانەی تایبەت بکەی تاوەکو چارەسەر بکرێت لەوێش پێی دەڵێن نەشتەرگەریەکەی تۆ پێویستی بە نزیکەی 800,000 دۆلاری ئەمریکیە ئێمە هەوڵ دەدەین بزانین وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە دیاریکردنی ئەو نرخانە چەندە ڕای هەیە نەخۆشخانە تایبەتیەکان چەندە بە فلتەری وەزارەتی تەندروستی کارەکانیان بەڕێ دەکەن لەگەڵمان بن. ئێمە لەبەردەم ئەو نەخۆشخانەین کە خات و ئایاری تێدا نەشتەرگەری بۆ کرا دەمانوێت بزانین ئەو نەشتەرگەریە چۆن کرا بە چ شێوەیە کرا و تیمەی نەشتەرگەریەکەی بۆ کرد تیمێک بوون خەرجی ئەو نەشتەرگەریە بۆچی ئەوەندە زۆرە و تەواوی زانیاریەکان سەبارەت بەم نەخۆشیە و نەخۆشیەکانی دیکەی تایبەت کە بۆچی لە نەخۆشخانە تایبەتیەکان دەکرێت بۆ لە نەخۆشخانەکانی حکومی ئەم جۆرە نەخۆشیانە ناکرێت ئێمە هەوڵ دەدەین زانیاری وەرگین. ئێستامە لە نەخۆشخانەیەکی تایبەتین ئەو نەخۆشخانەی کە خات و ئایاری تێدا نەشتەرگەری بۆ کرا ئەم نەشتەرگەری جەرگ بوو وەک پێشتر زانیاری هەبوو پارەیەکی زۆری بۆ تەرخان کراوە تاوەکو ئەو نەشتەرگەریە بکرێ ئێمە هەوڵ دەدەین بزانین ئێستا تەندروستی خات و ئایار چۆنە کە سوکاری لێرە ئامادەن بزانین ڕەوشی تەندروستی ئەو چۆنە سڵاوتان لێبێ جەنابتان باوکیە ئێستا تەندروستی چۆنە وڵی لە عملیاتی نادرێت ئێستا لە عینایە چاودێری دەکرێت باشە نەخوای بەزیان باشە سەرکەوتوو بوو بەڵێ سەرکەوتوو بە نەشتەگەریەکەمان باش حالەتەکەی ئەو چۆن بوو لە دەستپێکدا ئەگەبوو سەر ناو چاوی زرد بوو ئەمەش هینامان لای تقریبان پێنجشەمە پێش ئێستا ئەو تووشێم نەخۆشیەبی هینامان لای دکتۆر گوتی زەرچتی هەندێک عیلاجیدایە بمانە ماڵە ئەوی هەستمان کرد زیاتر هەموو ڕۆژە قەلبی زەردە بوو وەچی زرد بوو هینامان لای تەواری ڕزگاری ئەو لێ داخلمان کرد دوو شەو بوو دوای بەمان نەگوت یعنی زەرجی نەماوە دوای ئەمان دکتۆرەکە بۆتان دەرکەوت کە زەرجتی بەڵێ هینامانە لە تەواڕی چارەسەر نەبوو نەخێر لێ چارەسەر نەبوو نەخۆشخانەکانی حکومی چارەسەر نەخێر ئەگەر چارەسەر بڵێ چارەسەرمان دەکرد ئێوە خوێنتان بۆ نەخۆشەکە دابین بەڵێ ئێمە وەکو ڕێکخراوی بەخشینی خوێنی ژیان هەڵمازێکی بەرفراوانمان کرد لە ڕێی سۆشیال میدیاوە چەند بتڵتان ئێمە نزیکەی 80 بتڵ 80 بتڵ بۆ نەخۆش 80 بتڵ ئامادەکرا بۆ نەخۆشەوە زیاتر لە 400 کەسیش لە ژن لە پیا و لە زاخۆتا خانەکەین خەڵکێکی زۆر ئامادەکاری بێگومان بۆ ئەو جۆرە نەخۆشانە ئەو جۆرە نەشتەرگەریانە لە نەخۆشخانەی تایبەت دەکرێت لە حکومی ناکرێت بۆ چون کولفەیەکی زۆرە دیارە حکومەت نەیتوانیوە مەسەڵەن کەشی گوا فەراهەمکە بۆ ئێمە دکتۆرمان هەیە نەخۆشخانەمان هەیە ئامێرمان هەیە بۆچی ناتوانین لە نەخۆشخانەیەکی حکومی بۆ پێی کە تۆ لەو بوارەدا قورآن ئەوەش ئەگەرێتە سەر وەزارەتی تەندروستی کەم و کوڕی هەیە وڵی بێگومانە کەم و کوردی ماقول نییە مەسەن وەزارەتە بێت چەند ساڵەکە هەبێت خەستخانەیەک بتوان ئەوەرکە هەوێتە ئەوسێ بەڵام حکوومەت ناتوانێت ئەوەش کەم تەرخەمی وەزارەتی تەندروستی لەو بارەوە تێڕوانی چییە کە کەسێک نەخۆش دەکەوێت پارەیەکی زۆری دەوێت نەخۆشخانەی یەکجار زۆر هەیە بەڵام ئەو خەڵکە ناچارە بێتە نەخۆشخانەی ئەهلی پێ دوایە مەحالەتێکی تەندروستە ئاساییە تەندروست نییە کاکامانە سەرتا بەخێر بن بڵێ ئەو حاڵەتەکە تەندروست نییە نەخۆشیەکەش هەر بەخۆی نەخۆشیێکی دەگمەن بوو بەڵام ئەگەر ئەو نەخۆشانە لە نەخۆشخانە حکومیەکان چارەسەر بکرێن ئەمە ئەکی تووشی ئەو وەزعی نابن بەڵام ئەمە لێرەدا دەبێت پرسیارە بکەین ئەوەی بۆ ئایارخان ڕوویدا ئایا بۆ نەخۆشە چی دیکە دەکرێتن نەخۆشخانەکانی حکومی پێ دوایە نەتوانن خزمەت گوزارێکی لەم شێوەیە پێشکەش بکەن ئەوان کارچی ئامێرمان نییە بە بۆ چوونی
تۆ دکتۆرمان دکتۆرمان هەیە بەڵێ ئەمان دکتۆرمان هەیە هەمان ئەو دکتۆرانە نین ئەو دکتۆرێک کە لە وەزارەتی تەندروستی هینایەگرێ موچە کردێ موچە وەردەگرێ و ئەمان ئەو ستافەیە ئێستاوانێک کە لەگەریان ئیشی کرد هەمانەوانە بوون کە لەگەر خۆم لەگەر خۆش تۆ کارمەندی تەندروستیمە لە نەخۆشخانەی شەقڵاوە بووینە هەردوویانم بینی لێرانە بوون لەو نەخۆشخانەیە بوون لەگەر لە نەشتەگەریەکەی ئایار و ئێبراهیم لەگەردا بوون بەڵام ئەوان دەگەڕینەوە بۆی کە و ئامێرانەمان نییە لە نەخۆشخانە پێ دوای ئەمە چارەسەر هەر کاتێک کەسێک نەخۆشکەوی بچی ینی بانگەواز بکەیت لە سوۆسیال میدیا و پارەی بۆ کۆ بکرێتەوە ناکرێت کاکامەران ئەوە بەس کابرا کە تووشی نەخۆشیش ئەوها دەگمەن دەبێتن ئەگەر بخۆی وەزعی دارایی باش نەبی مەجبورە ڕوو لە سوۆسیال میدیا بکاتن ڕوو لە خەڵکی خێرخواز بکاتن بە هەنایەوە بێت باش تۆ وەکو هاوڵاتیەک پێدوانیە پێویستە وەزارتی تەندروستی چارەسەرێک بۆ حالەتە ببینێتەوە پێویستە ئەو نەشتەرگەریانە لە نێو نەخۆشخانەکانی خۆی ئەنجام بدات بەخۆی کامەران پێویستە حکوومەت لە خستخانەی ڕزگارێبی لە هەر خستخانێکی حکومی بیتن چەندەها جیهاز و فحوسات و شتەکان هەمووی لێوێندەرە بکرێتن یعنی بەدەم فەقیر و هەژارانەوە بێ بەڕاستی لێرانە ئێستاکە لە زۆر سپاسی خەرشی خێرخواز دەکەن کە بەهانای ئێمە هاتوون چەندەها نەخۆشی تکەش و شەرنێ لە بواری جگەر بیتن نەخۆشیت کە گورچی لێە شتی دیکەیە دەناڵێنیتن هیچ بەهانایەوە کەس بەهانایەوە نە. ئێستا ئێمە لە بەردەم ژووری نەشتەرگەری خاتۆ ئایارین کە دوێنێ نەشتەرگەریەکەی بۆ ئەنجامدا ئەوە دایکی خاتۆ ئایارە چاوەڕێ دەکا ئەو دەرگای لێ بکرێتەوە سەردانی کچەکەی بکە دیارە پەرستیار و دکتۆرەکان ئەمڕۆ بەیانی سەردانی خاتۆ ئایاریان کردو ئێستا خاتۆ ئایر لە هۆش خۆی هاتۆتەوە و ڕەوشی تەندروستیشی باشە ئەوەی ژوورەکەی تر بەملاوە کەسێکی نزیکی خاتۆ ئایارە کە بەشێک لە جەری خۆی بە خاتۆ ئایاردا بوو یعنی ژوورەکان لە تەنیشتیەکەن هەردووکیان تەندروستیان باشە بەپێی زانیاری ئێمە کە داکەکەی ئێستا لە چاوەڕوانیدایە لەگەڵ بەهۆش هاتنەوەی خاتۆ ئایر یەکەم داواکاری خاتۆ ئایر ئەوە بووە داوای شەربەتی هەناری کردووە باوکی بە پەلەپەل چوو شەربەتی هەناری بۆ بهێنێ بۆ پێی پێشتر خاتۆ ئایر لە ماڵیان زۆر شەربەتی هەناری خواردووە هەر بۆژ ئێستا داوای شەربەتی هەناری کردووە. دکتۆر نەشتەرگەریەکە سەرکەوتوو بەڵێ سوپاس بۆ خوا پێشکەشکارەکەش و ئەوەشی نەشتەرگەریەکەی بۆ ئەنجام درا. نەشتەرگەریەکە چەند کاتی خایان نەشتەرگەری پێشکەشکارەکە 6 بۆ 7 ساعتی خایان ئەوەشی کە وەری دەگرت یاخود نەخۆشەکە 8 ساعتی خایان. ئەمە چەندەمین نەشتەرگەریەکە لە هەرێمی کوردستان ئەنجامی بدەن. ئەمە نەشتەرگەری ژمارە 109 لە کوردستان و لە عێراقواتە لە هەرێمی کوردستان. لە هەرێمی کوردستان بەگشتی لە عێراقیش ئەم جۆرە نەشتەرگەریە نادرەها. ئەم جۆرە نەشتەرگەریە بۆ خۆی زۆر دەگمەنەوە لە خستەخانە یاخود نەخۆشخانە زۆر پێشکەوتوکاندا ئەنجام دەدرێت. سەرەتا ئەم نەشتەرگەریە لە کوردستان و لە عێراق واتە لە کوردستانەوە دەستی پێکردووە. ئەم جۆرە نەشتەرگەریانە لە نەخۆشخانەکانی حکوومەت ناکرێ بۆچی؟ ئەم جۆرە نەشتەرگەریە نەشتەرگەریەکی معقەدە لە هەموو شوێنێک ئەنجام نادرێ. لە ساڵی 2011ەوە تیمێکی تەواومان لە ئەمریکاوە هێناوەتە کوردستان. ئەم تیمەی ئێستا یاخود ئەوەی پێشتر لە کۆتایی ساڵەکانی 2010-2011 تیمێکی تەواویمان بە کامیلی لە ئەمریکاوە هێنایە کوردستان تیمێکی 12 کەسی کە شارەزای تەواوی لایەن و پسپۆڕیەکان بوون هەروەها لە کوردستانیش تیمێکمان تەدریب پێکرد ڕاهێنانمان بۆ کردن. دکتۆر ئەو نەشتەرگەریە بۆچی لە نەخۆشخانەکانی حکومی ناکرێت لە ئەهلیەکان دەکرێت؟ ئێستا حالیان لەبەرەوەی امکانات لە مستەشفیاتی حکومی بڕک زۆر متەکامل نییە ئەو نوع نەشتەرگەریەش زۆر شتێکی دقیق و معقەدە فاسیلتێکی زۆری دەوێتن فئێستا حالیان لەو دەمەی ناتوانانی حکومی بکرێت بەس احتمالە لە مستەقبل بتوانانی
تطور پێ بکەی و بکرێت مەسەش حالە ناتوانێت ینی لە چ ڕوەیەکەوە مستەشفاکانی حکوومەت ناتوانێت لە چ ڕوەیەکەوە چی کەمە دکتۆر نفسی دکتۆر نفسی دکتۆر نییە نفسی دکتۆر دەبی حازری بکەوەی یەک چکە هەر دکتۆرە کل لە خستخانەش ڕاهاتیە هەر دکتۆر لە جێژ ڕاهاتیە قساسەکان زودایە تەندروست نینە سەر بەوزاتی با دەزانم بەزات و هەرێک لە خستخانەشی دوایە تو عینام ڕەکەزە دەبین عنایەتی زۆر دقیق تایبێتن هەچی زەی دقیق تایبێتن دەرمانی مەزمع دەرمانیشی زۆری دەوێت یعنی مەزمع عوامل هەیە کە ناگەڕێ ئێستا حالەن لەو فترەی لە حکومی بکرێتن شتێکی دقیق عملاتێکی زۆر گەورەیە وەکو دکتۆر گوتی معقدە و یعنی ئیشەکی گەورەیە باشە سەبارەت بەم جۆرە حالەتانە زۆرە لە کوردستان ئەم جۆرە نەخۆشان هەیە زۆرە ئەوەی کە متەبەڕع جەرگەکەی دەبێت لەگەڵ خوێنی ئەو لەگەڵ مواسەفاتی ئەو دەبی یەکبیتان ئەویش هەر مواسفاتی هەیە هەموو نەخۆش ناتوانانی کەسە پێش ئەو نەخۆشەی دوو نەخۆشتەکانی هێنا بە دوو کەسی تکە بیداتێ نەمانتان لیان وەگرین ئەو سێم کەسینا ئەو دەتوانین لێ وەگرم ئەو تیمەی کە کاری کرد هەمووی سەر بە کوردستان بوون یان لە دەرەوە هاتبوون کوردستان و عێراق بوون یان لە دەرەوە هات هەمووی کوردستان و عێراق مەعەدە تۆر نەبێکە جنسەی ئەمریکی و عێراقیە باقیتکە هەمووی لە ناو هەرێمە کەی نەشتەرگەریت کردەوە 6 ساڵ پێش ئێستا نەخۆشیەکەی تۆ چی بوو بۆڕیەکم گیرا بوو لە خوێنێ وتیان نابێ خوێن بکەوێتە سەر جەرگی ئەگینە ئەی سوستێنێ خوێن کەوتبووە سەر جەرگم بۆیە جەرگمی ڕەش کردبوو ئێستا تەندروستی چۆنە بەڵا باشم لەخوا بەزیا بێت یەکێشت نییە بەڵێ هەموو ساڵدەی پشکنین دەکەی بەڵێ ئێستا هاستی پشکنینت کرد بەڵێ دکتۆر پشکنینی تۆی بینیوە یان هێشتا بڕیاری نەداوە بینی وتی دەرەجەکان بەرزە دەمانەوێت دووبارەی بکەینەوە دەرەجەکانی پێ بەرز بوو بەڵێ هەر جارێکە پشکنین دەکەی چەند پارەت دەڕوە ئەوەندەی کە سەردانەی نەخۆشخانە دەکەیت 7,000 دەڕات 6,000 ئەی پێ چەند زیاترمان دەڕەوە نسکە ئەوڕۆکان تا ئێستا نسکەی 170 ڕۆی 170,000 باشە چەند پارەی چوو خەرجی نەشتەرگەری وڵای نسکە هەتا 6 دەفتەمات 6,000 دۆلار یعنی خەڵک پارەی بۆ ئێوە کۆ کردەوە هاوکاری ئێوەی کرد لە ڕێگای خەڵک و خۆشمانە خانۆکم هە بۆشمان خانوت فرۆش بارەوە سەبارەت بە نرخی نەخۆشخانە تایبەتێک والله زۆر گرانە فڵ گرانە گرانە من عملیاتم کرد 8 دەفتەرم زیاتر چی 8 دەفتەر زیاتر لە چێ هینە هەر والله هەموو برا و خزم و کەسم دایانەمە شێت ئەم برام و منداڵە مامەکانم و یعنی ئەگەر خەڵک هاوکاری نەکردوای نەدەتوانێت لە ژیان نەبووی ناوەڵە لە ژیان نەشتەرگەری چی کرد یە جەرجی هەر لێرە لێرە کرد پێ دوایە ئێستا خەریکە ینی گرانبوونی نرخی نەخۆشخانەکانی تایبەت وا بکە ژیان بۆ فەقیر ئەستەم بێت ناوەڵە هەن ئەستەم هەتام لێوەس ئەمراوانشی مانژێ برایەکی میسێ وەڕقە چار وەڕقە مەسرفم دێ دەرمان ئیست ئەو دەقەی فحاس دنیاکە فحاسمە لێرە کردیە بە 100,000 دیاری بەڵام حکوومەت دایان نەخۆشخانەی تایبەت بەخۆی هەیە بۆ لەوێ ئەو چارەسەرێنە هەموویە مەسئولانە هیچ شێ خۆی منێت نییە ئەوە چیەوە دکتۆر چی بوو دکتۆری شعگی بگرەوە بە 12 وەرەقەیە بە 12 وەرەقەت گرتووە نەتگرت نەگرتوێت باش زۆر نییە پارەکەی 12 بەرەوەڵە زۆرە بۆ یەک ئەشیعە بەلێرەوە چارەسەرەکە لێرە دەکرێت دکتۆر بینێ گوت شعبین هێرە تەماشا دەکەم دیوە نەچێ نەخۆشخانەی حکومی بەلی بەلی چێ حکومی نانی کەلی جارێک دیش شامان گرت چوومە تورکیا چێ تورکیا سەحسە لە حکومەتی باش حکومەتی ڕەوانە باشە یەک ئەشیعی تۆ بە 12 وەرەقە بێ خوا نەخواستە نەشتەرگەریەک پێویستکات تۆ ئیمکانێتی تێ ناوە فەقیر دەتوانێت لێرە چارەسەری خۆی لێرە ناوەڵە ناتوان لێرە خپارە سەبارەت بە نرخی نەخۆشخانە تایبەتیەکان چۆن دەبێت بۆ خۆی نەخۆشخانەکان بەبێ ینی نەخۆشخانەکان هەندێک هەیە نرخی بەرزانەکەی نزمە ساڵێکی سابەتیان نییە ئێستا من سەردانی دکتۆرم کردو لێرە تەنها پتاقی 25,000 ئەوجا پاشۆی نازان کە فەحسەکان ساری کۆ بکەن سەبارەت بە نەشتەرگەریەکان هەندێک جار بازدەوە دەکرێتن 40,000 دلار 30,000 دلار 50,000 دلار پێ وایە سەرانە باش بەڕاستی ینی سعرەکان دیاری نییە سعرەکان هەر نەخۆشخانەیەک سعرێکی خیاڵی هەیە دکتۆرەکە سعرەکەت بۆ دیارەکان نەخۆشخانەکە بۆ دیارەکە
بەڕێی من سعرەکان زۆرە. بۆ لە حکومی ئێوە چارەسەری نەخۆشەکە لە حکومی دەبی سڕەتە بۆ دابرێتن سڕەش بە 3 مانگ بە 4 مانگ دادەنرێتن ئەکید ماکی زۆر زۆرە هەتا سڕە دەگاتە تۆ لەوانەیە نەخۆشەکە ژیان لەدەست ئەکید گیان لەدەستداتن یعنی فترەکەی زۆرە ماوەکەی یەکجار زۆرە خەستەخانەی ئەهلیەکانی سعودیان زۆرە چیتە خێرتان زەرعی جەرگم بۆ کراوە زەرعم بۆ کراوەێت جەرگم نەماوە نەماوە 95 کلس دای پۆشی مادەی ئاسد تێمەتەکە بە ڕاستەوە بۆمان ئەوە بووە بە وەرەسە بۆ ماوەتەوە ئیمە ئەمە بڵین دەبیم تا بکەین جا ئەمن پێڕا نەگەیشتم جەرگم نەما کچەکەم دای پێم من خۆ کوڕەشەی دیشم و فەرمانبەری وەزارەتە دروستیم 1 دینار وەزارەتە نووسی سعدی منی نەکردووە وەزارەتی تەندروستی خۆت کارمەندی وەزارەت خۆم کارمەندی وەزارەتە دروستیم ئەی بۆ لەوێ نەشتەرگەری نەکردن مستشفاکانی ئەهلی بەڵێ لەبەرەوەی ئەهلی ئەوەی نییە ئەو نوع عملیاتی حکومی نیتی عفوکە بەڕێوەس لە ئاهلی هەیە ئەویش لەبەر ئەوەی بڵێ من خۆزم کەس و کارم زۆر باش بوون لەگەڵم پارەکەیان بۆ کۆکردمەوە لای ئەو دکتۆرە بۆ میان بەخوات لەبەر قەرزدار ڕزین دوای خەڵک باش یارمەتیان داین دیارە حاڵەتەکانی ئەم نەخۆشیە تەنیا خاتۆ ئایار نییە تۆشی بووە بێگومان ئێمە لە کاتی سەردانمان بۆ ئەم نەخۆشخانە تایبەتە چاومان بە چیرۆکێکی ترکەوت کە کچێکی جوانە لەگەڵ دایک و باوکو ئێستا لە هەمان نەخۆشخانەیە هەمان ئەو چیرۆکەی کە بەسەر خاتو ئایار هاتووە ئێستا کەس و کارەکەی چاوەڕێی دەکەن بەهۆشخۆی بێتەوە قسە بکە تەندروستی باش بێ ئەم کچەش بەم حاڵەتەدا تێپەڕیوە سڵاوتان لێبێت چۆن باش چیرۆکی ئەو کچە چوون ئەگەر باس بکەیت منداڵە نەخۆش بینەما نەخۆشی جەگەری هەبە پێشتر بەێ الحەمدلله دەشتەرگیرەکە ناوجە دەرچ بۆش بۆ الحەمد بەتەمە خۆ باشە چەند تەکلوفەی کرد وڵی 6 نزوی 6 دەفتەر 6,000 $6,000 بێ بە هەمان شێوەش جەرگی بۆ بەێ ئەوش جەرگی ئەوش دایکی جەرگی دایتە یعنی بەشێک لە جەرگی خۆی داوە بەێ باشە تۆ جەرگی خۆتدا بە کچەکە جەرگی خۆمدا بە ئەو ئالە دایک بوو ئەوە ئەوی نەخۆش بوو نەخۆش بوو هەر لەسەر زار بۆ زیکی گەورە بوو ئێستا بۆ هاتوون بۆ نەخۆشخانە فەحسە بکەین جارێکی دیکە 20 ڕۆژ هاتن فەحس دووبارە بکەنەوە جاردا 15 ڕۆژ دێن فەحس دەکەن باشە من یعنی هەواڵێکی ناخۆشم چێرێ بوو لەوەی بەدەر لەو کچە خوشکێکی تریشی هەمان نەخۆش هەمان حالەتە هەمە هاوش ئیلۆ عملی بکەن پێویستی نەشتەرگەریە ئێوە پشکنینتان بۆ کچەکەی کردەوە کچەکەی بەێ چەندە تەمەنی ئەو ئەوە 7 ساڵە ئەویش 5 ساڵە 5 ساڵ بەێ هەمان نەشتەرگەری هەمان نەشتەگەری دکتۆر گوتی دکتۆر ئەسحەد دێران گوتە ئیمان نەشتەگەر لە بۆیش بکەین وەکەوەی تۆ چ کارێ لە پێشمەرگەمە پێشمەرگەی بەێ پێشمەرگەمە باشە ئەو پارەی چۆن پێکۆ وڵی لە خێرخوازی عالەمێ ئەی ئەو کچەی ئێستاکەکە ئەوەشم پێ دەی کردیاتە ئەو منداڵشم چاکردی دیکەش بەتەمۆی خۆی جگە ئەگە یەکێکی هەورکارە مە بکەن نەخ زەحمەتە یعنی ئەویش بە هەمان شێوە بڕە پارەی دەوێت دەریاری وڵە کچەکەت بەو شێوەیە ئەگەر نەشتەرگەری بۆ نەکرێ مەترسی لەسەر ژیانی دەبێت ڕانگێتەوە زرد بن زگێتەوە گەورەت بن خود کەدن مەترسی سەروان هەن ئەکە جەگەری نەگۆڕن 100% هەیە 100% چی 100% نەشتەرگەری بۆ بێتەکردن دەبی بێتەکە دکتۆر گوتی منداڵێکی دیکەش هەبیت کچ بیتن ئەین نفسی باشە تۆ جەرگی خۆتدا بە کچەکەت ئەی بۆ کچەکەی تر بچێت جەرگی وڵا کار بۆبی بدەت دەڵێ من شەمە دەمە جەرگی خۆم دەمە منداڵەکەم سەبارەت بە دیاریکردنی نرخی پشکنین و نەشتەرگەریەکان لە نەخۆشخانەکانی تایبەت یاخود ئەو پرسیارەی کە زۆر زار هاوڵاتی دەیکات بۆچی دەبێت نەشتەرگەری لە نەخۆشخانەی تایبەت بکرێ و پێداویستیەکانی بۆ دابین بکرێ و هەبێ بۆچی لە نەخۆشخانەکانی حکومی ناتوانێت ئەو نەشتەرگەریانە بکرێ و ئەو پێداویستیانشی بۆ دابین بکرێ ئێمە لەگەڵ بەرپرسانی وەزارەتی تەندروستی قسە دەکەین با بزانین وەڵامیان چیە. دکتۆر ئێوە چەندە چاودێری نەخۆشخانە تایبەتیەکان دەکەن وەکو وەزارەتی تەندروستی؟ بەئەکید نەخۆشخانە تایبەتەکان 100% لەژێر چێفی وەزارەتی تەندروستیدان لە پێدانی مۆڵەت و متابعەکردنی ئیش و کارەکانیان. یعنی 100% لەژێر چاودێری وەزارەتی تەندروستی پشکنینتان هەیە؟ بەڵێ
لیجانی مختص هەیە هەر نەخۆشخانەیەش تایبەت مۆڵەت وەگریت یا مۆڵەت نیە بکاتەوە لیجانی دەوری هەیە کەشفی دەکات و بێت لەوەی کە بەڕێبەراتی پشکنی بە دوواداچوون و بەڕێبەراتی گشتی پلاندانانیش لە لیجانی متابعی بەردەوامیان هەیە لە باشخاتە کەوایە دانانی نرخ بۆ نەشتەرگەریەکان بۆ چاودێری بۆ پشکنین بۆ هەر مەسائلێکی دیکەوە دانانی نرخێک لە کێشەکانە کە تا ئێستا وەکو وەزارەتی تەندروستی ئەوان پێشتر لیژنە دانرا نرخیش دانرا ئەستێرە لە بۆ نەخۆشخانە تایبەتەکان دانرا بەڵام لەبەرەوەی جیاوازی لە نرخ و لە باری گوزاران هەیە لە نێوان شارەکانی کوردستان مەسەن هەولێری پایتەخت مقارنەکەی لەگەر سلێمانی و دهۆک زۆر جار کە نرخ ڕێک دەخەی لەوانەیە لە هەولێر نرخی دابەزێنی لە سلێمانی و لە دهۆک نرخە بەرز بیتەوە لە بۆی ژیان لە هەموو دنیاوە لە پایتەخت گرانترە مەسەن ئێستا گەرە تو بچێت لە مەطعمەکی لە هەولێر نانی بخۆی لە سلێمانی و لە دهۆک زۆر هەرزانتر نفسی خواردن لە بەرەم هۆکاری هەتا ئێستا نەمانتانە شتێکی کەش هەیە مەسەن نەخۆشخانەی تایبەت هەیە لەوانەیە 200 میلیۆن دلاری تێچوو بیتن نەخۆشخانەی تایبەت شێ لەوانەیە 1 میلیۆن دلاری کرابیتن کە نرخ دادنی ئەوەشمان حل کرد کە ئەستێرەماندانە ینی ئەستێری سی ئەستێرە چار ئەستێرە پێنج ئەستێرەماندانە و کوتێلەکانی هەموو دنیا بەڵام لەبەرەوەی ڕێخستنی نرخ لە بۆ هۆی بەرزبوونەوەی نرخ لە شاریکەوەکو دهۆک و سلێمانی هەتا ئێستا هەر لە هەوڵی بەردەوام بتوانین میکانیزمێکی باش بینەوە بی نەخۆشخانە تایبەتەکان بتوانین نرخەکان ڕێک بخرێ لە هەمواری کوردستان باش کەوایە تاوەکو ئێستا هەوڵ هەیە باشە سەبارەت بە نەشتەرگەریەکان ئێستا بۆ نمونە خاتۆ ئایر لە نەخۆشخانەیەکی تایبەت نەشتەرگەری بۆ کراوە یعنی بەشێکی دیکەش لە هاوڵاتیان لەو نەخۆشخانە و چەند نەخۆشخانەیەکی دیکە نەشتەرگەری بۆ کراوە باز دەوە دەکەن زیاتر لە 600,000 دۆلاریان خەرجی بام بەزە نابێت ئارسکەم مەوزوعی ئەو نەشتەرگەریە دەگمەنانەی کە پێشتر لە کوردستان نەکرا ئەمەکو وەزارەتی تەندروستی لە کابینەی هەفتەم لەگەڵ جەنابی وەزیری تەندروستی پلانی باشمان هەبوو مەسەلەن چاندنی جەرگ کە یەکەم جار بوو لە عێراق بکرێت لە کوردستان کرا ڕاستەکەی تایبەت کرا بەڵام بەداعمی وەزارەتی تەندروستی بوو ئێمە گرێبەستمان کرد لەگەر چەند نەخۆشخانەی وڵاتی هیند لە بۆ چاندنی جەرگ چەند نەخۆشێکمان نار بەڵام بەهۆی قەیرانی دارایی نەمانتانی بەردەوامی و لەبەروەی نەشتەرگەری چاندنی جەرگ تیمی یعنی عملیەتی معقدە تیمی تایبەتی دەوێتن لە مەرحەلەی دووەم فکرمان لەوەی کرد تیمی تایبەت بینین هێنامان بەڵام هەر قەیرانی دارایی ڕێگر بوو پلانەکانی مەوە بوو هێنانتان ئەو تیمە بۆ نەخۆشخانەکانی حکومی بوویان بۆ نەخۆشخانە تایبەتەکان بوو بەڵام لە ڕێگەی وەزارەتی تەندروستی و ئێمە وەکو حکومەتی هەرێمی کوردستان پارەکەمان دەدا کولفەتی کەم بوو بەڵام هەر قەیرانەکە و شەڕی داعش ئەوانەی هەموو تێبدا پێشتر ئەمە لە کوردستان لە دوو نەشتەرگەری تایبەت کێشەمان هەبوو لە چاندنی جەرگ لەگە چاندنی مۆخیاسک بۆچی لە نەخۆشخانەکانی حکومی ئەم جۆرە نەشتەرگەریانە ناتوانرێ بکرێت کە دەرین ناتوانێت بکرێت مەوزوع هێنانی تیمە ئێستا تەمەشاکە لە نەخۆشخانە تایبەتەکان چێ دەیکات تیم دێ لە بەڵام نەخۆشخانەیەکی ئەهلی دکتۆر بتوانێت تیمێک بێنێ حکوومەتێک بە گەورەی خۆی نتوانێت حکومەت بە گەورەی خۆی تیمی هێنا بەڵام ئەمە پێشتر تیمەکمان هێنا لە ئەمریکای بە تەنسیق لەگە نەخۆشخانەی تایبەت نەخۆشخانە تایبەتەکە خۆشبەختانە زیاتر لە 170 گوژمەکەی خستە سەرخۆی بەڵام دیسان باز دەکەم هێنانی تیم یعنی کولفە و پارە نەمانتانی بەردەوام بین بەهۆی قەیرانی دارایی مۆزوعەکە یعنی ئەگەر ئیمکانیت هەبیتن بودجەی پێویست هەبیتن دەمانتانی پلانەکەشمان وابوو بەڵام خۆ هاوڵاتیش داوای ینی فری ناکە بە بەلاش ناکە ینی بۆ نمونە لە نەخۆشخانەیەکی تایبەت نەشتەرگەریە 600,000 دلاری تەکلیف دەکا هاوڵاتەکە مەمنون دەبێت لە نەخۆشخانەیەکی حکومی 20,000 دلاری بۆ سەر ئەمە پێشتر کە گرێبەستمان کرد لە وڵاتی هیندستان نەخۆش یەک فلسینەتدا هەموو لەسەر حکومەت بوو کە جاری دووەمیش بە تەنسیق بە موافقی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لەگەر نەخۆشخانەی تایبەت کردمان لەوەش نەخۆش هیچ پارەی نەدا بەڵام دیسان دوار دەکەمەوە کە تەخسیس نەبوو بودجەی پێویست زانەندرا مەسەلەن ئێستا ئەمە یەک نەخۆش ینی شێرپەنجە مشکلەمان نییە لە چارەسەرکردنیان لە ناردنە دەرەوەیان لە هینانی تیم لە تەطویری مستەشفیات چونکە سندۆقی کۆمە شێرپەنجە هەیە بەڵام کە بودجەی تەرخانکراو نەبوو ئەمە خۆت زانین لە ساڵی 2014 و حکومەتی هەرێمی کوردستان میزانی و بودجەی نەبووە نەمانتانێت تەرخانکراو دابدرێت لە بۆ چارەسەرکردنی و حاڵەتان نەشتەرگەرێکی لەم شێوەیە کە 600,000 دلاری تێدەچێت چەندی بۆ حکوومەت هیچ لە مستەشفیەکان هیچ بۆ حکومەت لە مستەشفیاتی هەلی تەنها ڕسوماتی نوێکردنەوەی ساڵانەی خۆی دازاری بیتداتە حکوومەتی ئەوە شتێکی ئامە بەس برێ لەو نەشتەرگەریە هیچی بۆ حکومەت
مەترسی لەسەر ژیانی خات و ئایار وەک دکتۆرەکانی باسی لێوە دەکەن کۆتایی پێهات و مەترسی لەسەر ژیانی ئەو کچەش لێرەوە کۆتایی پێهات هەرچەندامە بۆ پشکنین هاتووە و دکتۆرەکان دەڵێن ڕەوشی باشە بەڵام ئەوەی کە جێگای باسە و هەڵوەستە لەسەرکردنە ژیانی خوشی ئەو کچەیە کە ناوی سانای ئەویش تەمەنی 5 ساڵە و ئەویش بە هەمان شێوە تووشی نەخۆشیەکی دەگمەن بووە پێویستی بە چارەسەری بەپەلە هەیە و پێویستی بە هاوکاری هەیە هاوشێوەی ئایار و ئەو کچە جوانە کە زیاتر لە 8,000 دۆلاری پێویستە. چیرۆکی ئەم خێزانە وە چیرۆکی خات و ئایار پێمان دەڵێت هاوکاری خێرخوازان کۆتایی بە گرفتی ئەو خێزانانە نایەنێ کە زۆر جار هاوڵاتیان ڕوبەڕووی ئەم جۆرە نەخۆشیە دەبنەوە. بێگومان چارەسەر تەنیا لای حکوومەتە بۆ ئەوەی هیچی تر ئەم خێزانانە دەست پان نەکەنەوە لە خەڵکی خوێرخواز و داوای ڕحمێک بکەن لەوەی لە ڕێگای ئەو هاریکاریەوە ژانی منداڵەکانیان ڕزگار ببێت. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ.